چاوان بینەرانی عزیز سڵاوتان لێبێ من یادگارفایەقمە میێوارە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی ئەم ئەڵلقەیەی باسی ڕۆژ. ئەمڕۆ لە سلێمانی یەکەمین کۆنفرانسی ڕێکخراوی WID بەڕێوە چوو لە ژێر ناونیشانی ڕۆڵی سەرکردەی ژن لە کوردستان. تەوەری یەکەمی ببورن تەوەری یەکەمی باسی ڕۆژمان تەرخان کردو بۆ قسەکردن لەسەرەوەی ژن لە کایی سیاست و سیاستکردن و سەرکردایەتی تا لە ئێستا هەرێمی کوردستان پێگەکەی لە کوێدایە. ئایا ژنان باس لە کۆمەڵێک ئاستەنگەکەن کە لە کاتی ئیشکردنیان ڕوبەڕوویانە بێتەوە تا چەند دەتوانیویانە دوای ئەو نیمچە ئازادیەی کە ئێستا لە دوای ڕاپەڕینەوە و لە دوای 2023 بە دیاریکراوی بەدی ئەکرێت لە چاو جاران چەند فەرقی کردووە و چەند باشتر بووە. و قسەیەک لەسەر ئەوە هەیە کە کۆمەڵگەی ئێستا سەرڕای تێبینیەکان لەسەر ئەو ئاستەنگانەی ئەو کێشانەی پیاوان بۆ ژنانی دروستەکەن ئەو کۆمەڵگە پیا و سالاری و باوک سالاریەی جاران نییە. ئایا ئەمە ژنان تا چەند دەتوانیویانە سوودی لێ ببینن لە بواری کارکردنی خۆیاندا. و یەکێکی تر لە لایەنەی قسەکردنمانەوەیە کە هەندێک جار ئەوترێت خودی ژنان پاڵپشتی یەکتر ناکەن و هەندێک جار کێشە و ئاستەنگ بۆ کارەکانی یەکتریش دروست دەکەن. وەلایەنێکی تری قسەکانیشمان ئەوەیە ژنان قسەیان لەسەرەوە هەیە کە ناتوانن وەکو پێویست بچنە پێشەوە، ناتوان وەکو پێویست ڕۆڵی خۆیان ببینن چونکە لە ناو خێزان و لە کۆمەلگا و ئەگەر لە پارتێکی سیاسیە کار بکەن پشگیریان لێ ناکرێ، هێندەی ئەتوانم بڵێم چاڵیان بۆ هەڵەکێنرێت و کێشەیان بۆ دروستەکرێت. من زیاتر ناڵم لە پێشەکێکە دوو میوانی ئەزیز و بەڕێز لە تەوەری یەکەم حزوری هەیە، خاتونی ئەزیز کوێستان محەممەد ئەندامی جواتی گشتی بزوتنەوەی گۆڕان، هەروە خاتونی ئەزیز سەبریە غەفار ئەندامی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی. کوێستان خانگەر من پرسیارەکانم لە جەنابتەوە دەست پێ بکەم. کۆنفرانسێکی لەم جۆرە بۆ ئەمڕۆی دۆخی ژنان تا چەندە گرنگ و پێویست بوو؟ زۆر سوپاس بۆ ئێوە، سوپاس بۆ بینەرانی تەلەڤیزیۆنەکەتان. دیارە هەموو کۆنفرانسێک، هەموو کۆبوونەوەیەک، هەموو سمینارێک، هەموو وەرکشۆپێک لە ئێستاە بۆ وشیارکردنەوەی تاکەکانی کۆمەلگا بەگشتی و بە تایبەتی بۆ پرسی ژنان من بە گرنگی ئەزانم و کارێکە کە پێویستە بەردەوامی هەبێ و بۆ نوخبەیەک نەبێت. بە بڕوای من پێویستە ئەم کۆنفرانس و سمینارانە فراوانتر بکرێت و بچێتە ناو هەموو کۆمەلگاوە بە شێوازێک کە کۆبوونەوەکان بە بڕوای من بچێتە تەنانەت گەڕەک و تەنانەت قەزا و ناحیەکان بۆی تاکەکان وشیار بکرێنەوە بە ژن و پیاوە. بۆیە من لێرەوە دەستخۆشیان لێ یەکەم و کارێکی باشیان کرد. هیوادارم ئەم شێوازە لە کۆنفرانس، لە سمینار، لە وەرکشۆپ، لە کۆبوونەوە بەردەوام بێ بۆ ئەوەی کە هەمومان ئاگاداری ئەو ئاستەنگانە بین کەیەتە بەردەمی ئێمە ژنان و چۆن بتوانین ئەم ئاستەنگانە تێ بپەڕێنین. باش کوێستان خان، ئەمڕۆ لە کۆنفرانسەکە وەکو بینیمان نوخبە و دەستەبژێری کۆمەلگا ئامادە بوون لەوێ. بەڵام قسە لەسەر ئەوە هەیە زۆر جار لە ناو خێزان، لە ناو کۆمەلگا، لە ناو گەڕەکێک، لە ناو شوێنێکی بچووک و بچووکتر لە چاو شارە کێشەکان زیاترن. ئایا هەست ناکەی کە ئەم جۆرە کارانە ببرێنە، ینی شۆڕتر بکرێنەوە بۆ ناو کۆمەلگا، ئەتوانن کاریگەری زیاتریان لەبێ؟ بەڵێ بە دڵنیاییەوە تا ئێستا چالاکی ڕێکخراوەکان لە نوخبە دەرنەچووە و ئەم نوخبەیی کە ئەمڕۆ بەڕێزە بینیت لەوێ زۆربەی هەرە زۆری ئەم ژنانە ئەوانین کە لەنەوەیەک و ئێمە لەم بوارەیە ئیژەکەین بەداخەوە بە شێوەیەکی خۆی ڕێگری لە کارکردنتان نییە، یعنی هیچ نەبێ لە خێزانەکەتان ئەوەتان تێپەڕاند. ئەوەمان تێپەڕاندووە. بەڵام دوو کێشە هەیە. یەکەم وەک ئەوەی بەڕێزێ باسی کرد، ئەمە نابێت تەنها بۆ نوخبە بێت، ئەبێ بۆ هەموو خەڵک بێت، بۆ ئەو تاکانە بێت کە لە گوندێکی دوورە دەستە، کە لە قزایەکە، کە لە ناحەیەکە کە وشیاری سیاسی، یاسایی، کۆمەڵایەتی نییە. بۆیە ئەمە پێویستە زیاتر شۆڕ بێتەوە و زیاتر بچێتە ناو خەڵک. و ئەگەر ئەمە خۆشبەختانە پێم وایە کورسات ڕاستەوخۆ پەخشی کرد، ئەگەر بەردەوامیش پەخش بکرێت، ئەمە زیاتر هەموو کەناڵەکانیش پەخشیکەن، گرنگتی چونکە هەر کەناڵێک جمهوری خۆی هەیە بەداخەوە. ئێمە وەکو کوردە بۆ هەر ڕوونکردنەوەی وەکو کوردستان 24 ئامادە بووین ڕاستەوخۆ پەخشی بکەین، بەڵام بە حکمیەوەی سپۆنسەر کراوە، بۆیە تەنها
کەناڵ کە بۆ هەیە و کەناڵەیە کە سپۆنسەری بەداخەوە هەموو کەناڵەکان ڕاستەوخۆ ئەمە ینی ئەکرێ بچێتە قاڵبی بانگەوازی خزمەتگوزاری گشتیەوە بەڵێ ڕاستە ڕەبتە بە هەموو تاکێ کۆنگرێ حزبێک نییە بەڵێ ڕاستە چونکە ئەمە تەنها جمهوری ئەو حیزبە تەماشای ئەو کەناڵاکە بەڵام ئەگەر کەناڵەکانی کەش لەوێ بن زۆرترین خەڵک لە زۆرترین شوێنەی بینێ کێشەی دووەم ئەوەیە کە تا ئێستا لە ماوەی ئەم 26 ساڵی دوای ڕاپەڕین ژنانێکی کە پێنەگەیشتون زۆر بەربیانی هەیە تاکو تەراژن پێگەیشت بێ بەڵام ئەگەر سیر بکەی ئەم نوخبەی ژنان هەر ئێمەین هەر ئەم دەموچاوانەین لە کۆنفرانسەکان لە کۆبوونەوەکان لە وەرکشۆپەکان بۆیە کەمتەرخەمی ئێمەیە وەک ژنان بە دەرەجەیەک کە نەمانتوانیوە کۆمەڵێکی زۆر ڕاستە هەیە هەر حیزبەی بەشی خۆی چەند کەسێکی پێگەیانەوە بەڵام ئەکرا باشتر ئیش لەسەر ئەمە بکەین کە کۆمەڵێ گەنج و کۆمەڵێ خەڵکی کە بێنینە پێشەوە بۆی ئامادەیان بێگومان من دێمەوە لات بۆی بزانین بە چ میکانیزمی ئەکرێم کارە بکەێت سەبریە خان بەخێر بێن سەرچاوم ئەمەوێ بەو پرسیارە دەست پێ بکەم ئەمڕۆ لە کۆنفرانسەکە کە ئێمە دانیشت بووین گوێمانەگرت ناوە گوێمان لێبوو ژنان قسەیان لەسەر قسەی ژنەکانیش هەبوو ینی زۆر جار گوێمان ینی بە شێوەیەک لە شێوەکان پیا و کرا بە کائینێک کە هاوکاری ژن نییە و تەواوکەری یەکتر نین لە کایی کۆمەڵایەتی و کایی سیاسەتە ئایا هەستەکەی بەو شێوەیە یان ئەبێت هەندێک لە ژنان دەستبەرداری ئەو گوتارە بن کە پیا و لە هەسارەیەک بێ ئەمان لە هەسارەیەک بەڵکو پێکەوە بتوانن چونکە نەژن بەبێ پاڵپشتی پیا و نە پیاوانیش بەبێ پاڵپشتی ژنان ئەتوانن بچنە پێشەوە ئەگەر مەبەستیان بێت سەرەتا دەستخۆشی بۆ بەڕێستان زۆر سپاس بۆی کەستان خان لە ڕاستیدا ئەوەی کە ئەمڕۆ جەنابی شتان حزورتان هەبوو بینیتان قسەکردن بۆ لەسەر ڕەوتیان گرفت و لەمپەرەکانی بەردەم ژنی سەرکردە لە کوردستانە بە هەر چوار پارچەکەیەوە ئەلبەتە یعنی ژن پیا و هەردووکیان کاتێک کە هەنگاوە نێن بۆ کۆمەڵی کار حتمما لەمپەر لە بەردەمیانە دروزە بێ بەڵام جۆری لەمپەرەکانێک کە لە بەردەم پیاوانە دروزە بێ لەگەڵ ئەو لەمپەرانی لە بەردەم ژنانە دروزە بێ جیاوازی دروزەکە ئەم جیاوازیە لەکوێوە سەرچاوی گرتووە ئێمە کاتێک کە تێڕوانینەکانمان بۆ یەکتری تەجاوزەکە لە تێڕوانینێکی مرۆڤانە یەک لەسەر بنەمای ڕەگەزی مامەڵە لەگەڵ یەکتریاکەین ئیتر لێرەوە کۆمەڵێک گرفت و لەمپەر دروزە بێ وەختێک کە دیدگاکی من بۆ پیاوێک بە ڕەگەزەوەیش بۆ من بە ڕەگەزە ئیتر لە ڕەهەندی بیرکردنەوەی فکری منە دەورەکان تەوزیعەکەین لە بینی خۆمانە بۆ نمونە لەم ڕەهەندەوە سیرەکەڵێ هەندێک دەور هەیە کۆمەڵایەتی و پەروەردەیی و کامانش هەر بۆ خۆیان شتی زۆر گەورن کە بنەمای ئەساسی کارە سەقافی و فکری و سیاسیەکانن کە بەکەم سەیری ناکەین بەڵام بە تێڕوانینێک ژن دەستگەکاتەوە لە هەندێک مەجالاتە مەودافراوانەکەی لە بەردەما کەمەکاتەوە وەختێک کە ئەڵەی پیاوە ڕەگەزی نێرە کۆمەڵێک کاری گەورەی دەسەڵاتی و ئیمکانیاتی و اقتصادیە خاتە بەردەسی ئەو بەڵام ئەگەر لەم دیدگا بینە دەرەوە ئێمە ئەگەر حتا سەیری چەمکە قورئانیەکان بکەین خی گەورە زۆر کەم لە قورئانە ئاماژەکە بە ذەکەر و ئونثا و ڕەجل و مەرئە بە یا ئەیوهە الناس یا ئەیوهە الذینە ئامەنوا یا ئەیوهە المؤمنون گشتیە چەمکی هاوڵاتی بوونێکی گشتی ئەهێنێش بۆ چونکە شیاوی ئینسانەکان بۆ کارەکان دیاری ئەکا جاری وا هەیە ژنێک ئەشێ بۆ ئەم کارە سیاسی پیاوێک ناشێ بۆی کەواتە شیاوی و ئەهلیەت کە ئەساسە بۆ ئینسانەکان ببێتە بنەما مرۆڤ بوون من هاتمە دەرەوە ڕاستە ئێمە چوارچێوەیەکەوەی کە جەنابەت ئاماژەکەی لەوە ئەچێ لە حاڵەتی ڕەدفیعلە لەکوێ ئێمە نەتوانرابێ مافەکان دەستەبەر بن عەجایب نییە ڕەوتی توندوتیژی ژنیش دروست بووە کە ئێمە ڕەوتە فیمینیزمیەکان نەزانین زۆر جارێکێ لە دروشمەکانە چیاڵە مردن بۆ پیاو بۆ چونکە هەبینێ سەرچاوی زۆرێک لە زۆڵم و ستەمەکان کێلیەکە پیاوە بەڵام ئەگەر بگەڕینە ئەساسێک ئێمە دەیان و سەدان ساڵ لە بزوتنەوەی جۆر بە جۆرە ئیش بکەین بمانەوێت ڕەگەزێ زاڵکەین بەسەر ڕەگەزێکی ترا بەرهەمی نابێ چونکە بنەمای هاوسەنگی و بەڕێوەبردننی ئەم ژیانە هەردوو ڕەگەزی پێویستە کەواتە ژنان گەر بیانەوێ دژە پیا و لابین هاوکاری پیاوان بەدەست بێنن بۆ مەسەلەیە ئێستا کوێستان خان من هەر یەکێک لەم ژنانی کە ئەمڕۆ کار ئەکەین یەکێک لە پاڵپشتە گەورەکانمان براکانمان بوون باوکمان بووە هاوسەرمان بووە یعنی بەجددیە توانین بڵێن کۆمەڵگا ئەرکی سەردەمی پێداوین بەس مافی سەردەمی نەیاوینەت یعنی
بە چم دەستەواژەیە من ژنێکی سیاسیم لەگەڵ پیاوەکە هیچ فەرقم نییە لە جوڵە سیاسی واتنە دەرەوە جمو جوڵەکان بەس مافی نەیەومەتێ مافەینەکانی خزمەت گوزاریەکانی بۆ دەستەبەر نەکردوم گیان بکاتەوە لە کەسێکی کە ئەرکەکانی لەگەڵ ما هەڵگرتووە هاوکارمە هاوسەرمە برام بووە باوکم بووە کوڕەکەمە فێرم کردووە ئەمڕۆ کەواتە ئەمە بێ پیاوان تێبینی خۆت ئەمڕۆ بە کورتی گەر تێبینی خۆتم پێ بڵێ دوای شمەلای کوێستان خان دێمە وڵات بۆی بە درێژی لەسەری بەوستین ئەو بەشێک لە قسەکەرەکان ئەمڕۆ جۆرە گوتارێکیان تەبەنی کردووە مە قسەی من نییە من لەوێ خەڵکم دوان کە پیا و سەرچاوی زۆری کێشەکانە و زۆربەی ئاستەنگەکان پیاوان دروستیان کردووە لە کاتێکە دکتۆرە ئەبوبەکر مداخلەیەکی کردوتی ڕێژەی پیاوان لەم کۆنفرانسی ژنانە لە ژنان زیاترە کەواتە یعنی مەبەستەکە هەیە کە ئاوکاری ژنان بکرێت مەبەستەکە هەیە کە دەستی ژنان بگرێت مەبەستەکە هەیە کە ژنێک خۆی سەرکەوتوو بێت ینی قسەیەکی هێز نییە بتوانێت ڕێگری لێ بکات ئەم جۆرە گوتارە باشە یان خراپە بە هیچ جۆرە من لەگەڵ خراپ تێگەیشتنە ژنانانیم لەگەڵ گوتاری ژنانیم تونگ بێ بەرامبەر بە پیاوان ئێمە بە زمانی حیوار هەر چۆن ئێستا کێشە سیاسیەکان کە هەمانە هەتا زمانی حیوار زاڵ نەبێ مێزی گفتوگۆ لێک لێ حاڵێ بوو نەبێ چارەسەر ناکرێ ئەم هەموو زمانەتون دوو تیژ و یەکتر سڕینەوە توانیوەتی چارەسەریکە ئەوە بێنە هی بینی دووڕەگە زۆر لەوە قورسترە چونکە ئێمە تاوکەری یەکترین بە هیچ جۆرە کەسمان ناتوانین ئیدامە بەکاری خۆمان بن بەبێ ئەویتر کەواتە یەکەم هەنگاو دروستکردنی ڕۆحی لە یەکتر گەیشتنە و هاوکاری دروستکردنە و خستنە سەنگەری هاوبەشیکردنێت ئێمە حتا بۆ نمونە من ئەگەر لە پارتەکەی خۆمان بڵێم لەگەڵ ئەوەی لەوە ئەچێ مەجموعەیە پیا و بەردەوام دژایەتی دەکاتەوە طبیعی لە هەموو پارتێکی سیاسیا هەیە بەڵام دەستگرێکمان کە هاوکاری کردین فێری کردین پیاوان بوون لە سەردایە ئەوە بەجددی ینی مامۆستامان بوون هاوکارمان بوون سەنگەری دژمان بووە بەڵام سەنگەری هاوکاریشمان بووە هەمیشە ویستوێتی لە پێشەوە جێگەڵ ئەوەشی کە ئێوە لێرن و هاوڕێکانتان لە کایە سیاسیەکان ڕەنگە ئەوە بێکە سەنگەری پاڵپشتی ژنان هەیە ململانێت لەگەڵا ئەکرێ بەڵام هاوکاری باشیش لەگەڵا هەیە تۆ ناتوانانی کوێستان خان بێمەوە لای جەنابەت باس لە ڕۆڵی سەرکردەی ژن ئەکرێ ینی من نمونەیەک بهێنمەوە ڕەنگە نمونونەکە هەندێک نامەنتقیش بێ بەڵام بڕوانینە هیلاری کلینتن و دۆناڵد ترامپ ینی شەڕێکی ینی بانگەشەیەک هەڵمەتێکی هەڵبژاردننی زۆر زۆر سەخت لە نێوانیان هەبوو ینی تا ئەو ڕادەی زۆر شتیان بەرامبەر بە یەکتر بەکارێنا کە خۆشبەختانە لە هەرێمی کوردستان و شتانە هێشتا پیاوان بەرامبەر ژنان و ژنان بەرامبەر پیاوان بەکاریان نێناوە لەم ڕوانگەیەوە بڕوانینە قووەت و کاریزمای ژن ئایا ژنانی ئێمە توانی ویانە خاوەنی ئەو کاریزمایە بن توانی ویانە لە کایەکەیە خۆیان بەو شێوەیە بسەلمێنن بەڵام ڕێگریان لێکرابێ ئێمە بێ سەیری ئەمریکا ینی ئەو بەراوردە زۆر نامەنتقیە کاگەردگار چونکە ئەوە بەڵێ لەوێ خۆ دەزانین کۆمەڵگایەکی چۆنە و ئەو کار ئاسانیانی کە بۆ هەموو تاکەکان بەژنیشەوە کراوە چۆنە و ئەو پاڵپشتی کە ژن ئەکرێت ئەو هەموو پاڵپشتی هیلاری لەلایەن حیزبەکەیەوە چ ژنێک لەم هەرێمی کوردستانە حیزبێک بە هەموو قووەتیەوە ئاوا پشتگیری ژنێکەکە شتیوانیە لێرە لەوێ هیلاری هەموو حیزبەکەی مادی و معنەوی لە پشتی هیلاریکردنەوە بوو بەڵام لێرە ژنێکە بروزەکە نەک ئەو پاڵپشتەی نییە لێ ئەدرێ و هەوڵی تێکشکاندنی ئەدرێ ڕەنگە بەشێکیشی لە هەوڵە ئەگەڕێتەوە بۆ هێزی کاریزمای ژنەکە یان هەروە ڕاهاتوین هەمومان چاڵ بۆ یەکتر هەڵبکەنین لە کایە سیاسەکە خۆی بەداخەوە لێرە سیاسەت ناشرین کراوە لێرە گە سەیری حیزبە سیاسیەکان بکەیت نخبەیەک دەستی گرتووە بەسەر حیزبە سیاسیەکانە نەک نایڵێ ژن بێتە پێش و ناڵێ گەنج بێتە پێشەوە ناڵێ ڕووناکبیر بێتە پێشەوە نخبەیەکی دەستیان گرتووە بەسەر ئەم حیزبە سیاسیانەیە کە قۆرخیان کردووە بۆ کۆمەڵێ دەموچاو لە ساڵی نەوەیەکەوە پێشنەوەیەکە تاکو ئێستا و لایەن ئەستەمە یەکێک گەنجێک ڕۆشنبیرێک ژنێک بێ ئەم کورسیانە پڕکاتەوە و ئەو ململانێ ناشرینی کە لەناو حیزبەکانە هەیە کام حیزبەتەکە تولیتیانی و ململانێ و سراعی ناشرینیتیانە هەر یەکەی بەنەوەیەک بە ئاشکرا و بە شاراوەتیایەتی بەرامبەر پیاوەکان بەرامبەر ڕۆشنبیرەکان بەرامبەر ژنەکان بۆیە شێوەی سیاسەتکردن لێرە وەک ئەمریکا نییە وەک هیچ وڵاتێکی کێشەستانخانە بۆلەیەکی لە پانێڵەکانە لە بەشە قسەکانی خۆتە
کۆمەڵی ئاستەنگت خستووەتە ڕوو باشە دیارترین و گرنگترین و ئەگەر بتوانین بڵێن مەترسی دارترین ئاستەنگەکانی بەردەم کاری ژنان لە هەرێمی کوردستان چین لە ئێستادا حەزەکەم بزانین کاگیادگار من ساڵی 98 بەحسێکم لەسەر و ئاستەنگانە کردووە لە ڕێبازی نوێ کە دەوری 15-16 خاڵم نووسیوە و ڕێگاچارەکانیشم بۆ نووسیوە لە بەرنمەیەکی سەعاتی کورساتە ئەمەم باس کردووە ئاستەنگەکان زۆرن یعنی هەر لە ئاستەنگی خێزانیەوە کە دیارە ژنان کە ئەگەنە ئاستی سەرکردایەت یا پەرلەمان ئەبێ ئەوانیان تێپەڕاند بێ بەڵام ئاستەنگی ئەوەی کە تۆ کۆمەلگە ئاسانکاریت بۆ ناکە حکوومەتی کار ئاسانیت بۆ ناکە بە حیزب پاڵپشتت ناکە ناتخەنە ناوەندی بڕیار لە پشتی ژنەکانەوە بڕیارە درێ لە هیچ پرۆسەیەکی گرنگە ژن بەشداری پێ ناکرێ سەرباری ئەوەی کە لە من ئەگەر دیارە بابەتەکەی من تایبەت بوو بە پەرلەمان ئەو ئاستەنگانەی کە لە بەردەمی ژنی پەرلەمانتارا بووە بەوەی کە پێگە و ژمارە و ڕێژەی ژن ئەگاتە دامەزراوەیەکی باڵای وەکو پەرلەمان هێشتا کێشەی بۆ دروستەکرێ بە دڵنیاییەوە ژن کە ئەچێتە پەرلەمان کۆمەڵێ ئەوەش دیسان کۆمەلگەیە یان هاوڕێ پەرلەمانتارەکان و هەموویەتی یعنی کۆمەلگایە حیزبی سیاسیە و ئەو ئاستەنگانە تۆ من ئەوانم بە تەفسیل باس کردو تۆ ئەتێ پرۆژەیەک بۆ ژن بکەیت لە ناو پەرلەمانە سەرۆکاتی بۆت ناکاتە ناو بەرنامەی کارەوە ڕێگریت لێیەکە لە ناو لیژنەکانە ڕەدەکرێتەوە لە ناو پەرلەمانە لیژنە یاسایی ئامادەنیە پرۆژەکەت بخوێنێتەوە یعنی ئێمە هەموو ئەم ئاستەنگانە هاتوۆتە بەردەممان کە پێگە و ڕۆڵی ژن لە ناو پەرلەمانە کەمە تۆ ناتوانی خەونەکانت بەریتە پێشەوە سەرباری ئەوەی کە بە بەردەوامی لە هەموو کۆمەلگایەکە بە تایبەتی لەم کۆمەلگایانەی ئێمەیە ڕەوتێکی محافزکارانە هەیە نایەڵێت بویر و بۆ چوونە پێشکەوتن خوازانەکەی تۆ بێتە پێشەوە ئەمە لە زۆربەی حیزبەکانەی ڕەنگە ژنی محافزکار هەبێ کە جاری وایە ڕێگرە باسی محافزکاری بکەین ڕەنگە هیچ پارتێکی کوردستان هێندەی پارتە ئیسلامیەکان محافزکار نەبن لەم بوارێ بەڵام قسە لەسەر ئەوەیە ژنان لەناو پارتە ئیسلامیەکان زۆر باشتراتونەتە پێشەوە و زۆر بواری زیاتریان پێدرا وەکو خاتونی ژووتی پاڵپشتیشیان لێکراوە پشتیشیان گیراوە ئەزین چۆنێکا یادگار تەنها هاتنە پێشەوە مەرج نییە تۆ ئێستا ئەگەر ئێمە بین سەیری ئەو دانوستانانە بکەین کە لە بینی حیزبەکان ئاە 5 قۆڵی 2 قۆڵی نازام چەند قۆڵی کەی ژن بەشداری پێکرێنە حیزبی ئیسلامی نە حیزبی ئەلمانی لەبەرەوە تۆ منەوە بکەم بە پرسیارێک بۆ بەڵێ تۆ ئەتهێنن بە پۆستی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی دێنێ بەڵام لە قەراری حیزبەکەت بەشداریت پێ ناکەن ئەنجا وەک تاک ژن وەک تاک خۆی لە ناو ئەم سیاسی ناو هەرێمی کوردستانە بە تایبەتی ئەکرێتە نیشانە بۆ ئەوەی کە تێکی بشکێنن بیترسێنن نەیەتە پێشەوە هەموو ئەو ژنانەی کە زۆربەی ئەو ژنانەی کە کاری سیاسی یان لەو دامەزراوانە ئیشیان کردووە بەدەیان تۆمەت و تەشیریان پێکراوە سەر و باسە کەت هاتمە وڵات سەبرێ خان ئێوە ئەندامی مەکتەبی سیاسی گرتووی ئیسلامی کوردستان کوێستان خان ئەڵێت لە دانوستانەکان ڕەنگە یەکسەر منوێنەیەکی کاتی دانوستانەکان هاتە پێشچاوم تەواو پیاوانەیە بەڵام یعنی ژنمان هەیە لە سەرکردایەتی ژنمان هەیە لە جەنابتان ئەندامی مەکتەبی سیاسین چەندین هاوڕێی ترتانەیە ئەندامی مەکتەبی سیاسین بۆچی بەشداریتان پێ ناکرێت یعنی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی توانای ئێوە بە هەند وەرنەگیراوە یان ژن خۆی نەیتوانیوە خۆی بسەلمێنێت تاگوێ لێ بگیرێت و پرسی پێ بکرێت ئەفوەر شتێک ڕاستکەمە منم خولە خۆم هەڵ نەبژاردوێتەوە خولی پێشوو ئەندامی مەکتەبی سیاسی بۆم داوای لێبوردنەکە پۆستەکەت هەبووە بەڵێ خولی پێشوو مەکتەبی سیاسی بووم خۆی لە ڕاستیدا بەشداریکردنی سیاسی ینی کۆمەڵێ خۆێش دەگرێتەوە یەکێک لەو شتانە مەسەلەی دانوستاند و وەفۆد و ئەو عیلاقاتی و شتەکانن ئێمە گەرسێری جۆری بەشداری سیاسی ژنی کورد بکەین ئێستا لە هەرێمی کوردستانە لە ناو پارتەکانە تا ڕادەیەک نیسبەکان لە حیزبێکەوە بۆ یەکێکی ترە گۆڕێ و ڕێژە گۆڕانکاری بەسەرا هاتووە ئیتر ئەوانی کە توانیوانە لە ڕووی پەیڕۆ پرۆگرامەوە گۆڕانکاری بکەن بۆ نمونێمە لە کۆنگرەی پێنجی حیزبەوە لە پەیڕۆ پرۆگرامان نیسبەی لە 25مان تەسبیت کردووە بۆ ناوەندەکانی بڕیار کە ژنانمان نەبێت لە 25 بەشداری بکەن پێم وایە یعنی یەکەم کەس بوون بەشداریەکە ڕەمزیە یان فعلیە ئێستا ئێمە سەر ئەو بەشەی لەم بەشانی کە جەلساتی
سەرکردایەتی و مەکتەب سیاسی و هەندیەتیەتی دەنگی من و پیاوێک فەرقی نییە زۆر جار مداخەلەی ئێمە ژن تەسیری بووە لە گۆڕینی بڕیارەکانە بەڵام یەتە سەر هەندێک شتی ممارەسەی کردداری و فود و بۆ نمونە ئێمە پرۆژەیەکمان بوو لەگەڵ مەکتەب سیاسیە خوشکانی ناو یەکگرتووی ئیسلامی کوردستان کە ئەمانە ئەبێ هەمووی جێبەجێ بکرێ بە فعلی دەستیان کرد بە هەنگاونان من خۆم یعنی کێک بووم لەوانەی لەم شارە سەردانی جوات بەڕێز کاکنەوشیروان دوو جار سەردانم کردووە بۆ لای پارتی دیموکراتی کوردستان کردووە بۆ لای یەکێتی نیشتیمانی کوردستان کردومە هەستت دەکرد یەک نەفەری دائیم مقابلەکانت هیچ نایەنە سەرخەت حتا بۆ سەرکردانەمەوە دەموو عەجەبەن ئێوە سەرکردەیەکی بابە ئیلمانین چەپن سۆشیالن بۆچی هەنگاونانن با ئەمانی تریش کە هاتوونەوە نەحارەج نەبن تاڕام تۆ بابزانی حرەکاتی ئیسلامی لەبەر دەم هینی زۆرایە چونکە تەفسیرات و هین مەزاهیب و ئەفکار وشتی زۆر هەیە یەکی بۆ چوونێکی هەیە بەڵام بەڕاستی هەمومان تەجاوز کردووە ئێمە ئێستا لە ناو یەکگرتووە هیچ لەمپەرێک نییە بۆ هیچ جۆری بەشداریکردن حتا وفودی دەرەوەشمان ئێمە بەشداریمان کردووە چوار کەس چوینەتە دەرەوەی یەکژن بۆ سیانی پیاو بووە بەڵام سێرەکەی ئەم ئەمەلیە مقابلەکە لەگەڵ تا نایەتە سەرخەت من خۆم یەکێک بووم لەوانە جاری دوای پیاوت مۆڵای تااقەتم نییە بوو جارێەوە تاقی تەنها بیان بۆ وەفد بەشداری کەم اینجا ئەمە جوڵاندومانە لە دەرەوەی پارتە سیاسیەکانیش کوێستانخان جەنابی حزوری هەیە لە گروپی ئاشتیمان هەیە چەند جار هاتووینەتە سەرخەت تەڵەبمان کردووە لە سەرکردەکان کۆبوونەوە وەرکشۆپیان بۆ تەرتیب کراوە بابە تەجاوزی ئەمە شێوازێکی کللتوری وەرگرتووە نازان بۆ ئەوەنە قورس سیر ئەکرێ ئەم مەسئلەیە حتا هەنگاوی زۆرمان ناوتومانە لەمە و دوا کەستان بچنە نیشاڵەوە هەتا ئەو چونکە بەشێک لە پێگەیشتنی سیاسی کە من خۆم علوم سیاسم تەواو کردو بەشێ لە گەشەی سیاسی ئینسان لە مفاوەزاتایە ئەکەوێ سەرەکەوێ نزیک بوونەوەی هین دروزە بێ عقڵێکی سیاسی باشتری و ئەزمموی بۆ دروزە بێ تۆ کە مندا ئەبڕی لەم مەجالانە تەسگە بێتەوە مەودای بەشداریە سیاسیەکەی من ئەمە هەنگاوی بۆنراوە ئێستا خەمی زۆربەی ژنەکانی ناو پارتە سیاسیەکانە بە هەمومانەوە بەڕاستی کە بتوانین ئەمە بەرەو چارەسەر بەرین لایەنێک نەیکاتە حەدابێ بۆ ئەوانی کە ئیستیفزاز بێ هەوڵ بین هەمومان پێکەوە ئەو هەنگاوە سپاس دەکەم سەبرێخم کوێستان خان بەشێکی قسەکان ئەوەیە هەنی زۆر جار لە جێگەی جیاوازی ئاماژی پێدراوە ئەوەیە کە ژنان خۆیان پشگیری یەکتر ناکەن باشە ینی من نمونەیەکە هێنمەوە کتێبێک بڵاو کراوەتەوە ینی ئەوترێت کتێبەکە ژنێک نووسیوێتەوە باسی بەشداری ژن ئەکا لە کایی سیاسیە بەڵام ئەوەندەی من بیستم ئەمڕۆ ئەوترێت بە میزاج ناویتیان نووسراوە هەندێک وایان وت ئەوانەی کە قسەیان لەسەر کردو ناوی هەنێکی لێلا براوە ناوی هەنێکی تیادانراوە ینی ژنان بۆ نەیان توانیوە مادام ینی با بڵێن لە دوای ڕاپەڕینەوە هەست ئەکەن غەدریان لێکراوە هەستەکەن وەکو پێویست ڕێگەیان پێنادرێ هەستەکەن هێندەی چاڵیان بۆ هەڵەکەندرێ هێندە دەست بە پشتیانەوە نانرێت و پاڵپشتی ناکرێن بۆ یەک دەنگین بۆ نەیان توانیوە من ناڵێم بۆچی لە کاتی انتخاباتە دەنگ بە یەکتر نادەن چونکە ئەمە شتێکی هەندێک نامەنتقی ینی ژنێکە دەنگ بە پیاوێکە دامەکەی مەسەلەیەکە بۆچی ژن خۆی سەرچاوی کێشەیە بۆ ژنێکی هاوڕێی بەڵێ من ئەمەوێت تەئکید بکەمەوە کە لەم هەرێمە هیچ حیزبێکی سیاسی ژنەکانی بەشداری لە بڕیاری سیاسی چارەنووسازان ناکات بە یەکگرتوو بە کۆمەڵ و بە گۆڕان و بەیەکی بە پارتیەوە بینیمانە چەندین کۆبوونەوەی پێنج قۆڵی وانە کردووە ژنیانە بۆ هیچ ژنێکی هیچی لایەن بۆچی ئەگەڕێتەوە ینی ئەمە تەئکید بکەمەوە پێشتر قسەم لەسەر کرد کە ئەوە پەیوەندی بەوە هەیە هەتا ئێستا ئەم کای سیاسی بە کایەکی پیاوانە ئەزانن پێیان وایە ژن لە توانا و عقل و ئیدراکی مفاوەزاتی نییە هەوڵتان ناوەتیان بگەێنن کەوانیە بە دڵنیاییەوە ئیشمان لەسەر کردووە سەڵدان جار کۆبوونەوەمان کردووە ئەوان بڕیاریان داوە کە گوێ نەگرن و ئێوە بەشداری پێ نەکەن ئەبێوە بمبورە زۆر داوا لێ بوون نەکەن ئێستاواژەیە بەکارێن یعنی بوونی ژن لەناو پارتە سیاسیەکانە تەنات دێکۆرێشنە تەنها بۆی بڵێن ئێمە مافی ژنمان داوە کاگیادگار لە ساڵی 94 کە شەڕی ناوخۆ بووە هەتا ئێستا چەندین کۆبوونەوە کراوە هینی هاوبەش چ بۆ پێکێنانی جا حکوومەتە یا بۆ کۆتایی هێنانی شەڕە یا بۆ مفاوەزاتە یا بۆ چارەسەرکردنیی قەیرانە من تا ئێستا ژنێکم نەبینیوە لێرە ساحێبی قەرار بێت بڕیار بات ئەمە بۆ بە کللتور ڕاستە
لە یەک دوو کۆبوونەوە بەیانخانی یەکگرتوون بینی لە چەند کۆبوونەوەیەکیش دکتۆرە بەهاری ئێمە چووە بەڵام ئەمە ناکاتە ئەوەی کە ئەمە بەردەوامی هەبووە و ئەم ژنانە بەشداریان پێکراوە لە قەراری سیاسی پرسیارەکەی من بەڵێ پرسیەمەوەسە پرسیارەکەی تۆ من پێم وان نییە ژن ئەرقەلەی گەورە بێ بۆ ژن خۆی وەکو لە پرسیاری کە باسم کرد لێرە سیاست بەڕاستی بە شێوەیەکی ناتەبیعی و ناسروشتی بەڕێوە ئەچێ ئێمە گەرسەیەکەین لە حیزبە سیاسیەکانە پیاوی چاڵ بۆ پیاوەکانی ڕەفیقیان هەڵەکەنن کە پیاوێک پۆستێک وەرەگرێت یان بروز دەکات هەوڵی تێکشکاندن و لەمپەر دروستکردن ئەیرێ بۆی ڕەنگە بۆ ژنێکیش ئەوە دروست ببێت ئەمە پەیوەندی بۆ من زۆر کەم ئەمەم لەش نبینیوە کەمتر لە پیاوان هەیە من ناڵێم نییە ناتوانم حاشای لێ بکەم بڵێم هیچ ژنێک لەلایەن ژنێکی هاوڕەگەزی خۆیەوە لە حیزبەکەی خۆی کێشەی بۆ دروست نەکراوە بەڵێ هەیە بەڵام بە بەراورد ئەوەی پیاوان بەرامبەر یەکتری ئەکەن زۆر کەمترە ئەمە پەیوەندی بەچیەوە هەیە پەیوەندی بۆ هەیە یەکەم ئەو فرسەتانی لە بەردەمی ژنانە زۆر کەمترە لەوەی کە لە بەردەمی پیاوانە و ژن زۆر کەم سەرەکەوێت بۆ پۆستێک و ڕەنگە هەنێک جار زۆر کەم بە ناسروشتی پۆستێک بدرێ بە ژنێک کە ژنەکانی کە ئیرەیی پێبەرن لەگەڵ ئەوەی کە من تەکی دەکەمەوە کە بە تەجروبەی خۆم لە پەرلەمان ئەتوانم ئەوێ بکەم بە قیاس ئەو زۆربەی ئەو ژنانی کە لە پەرلەمان بوون ئەگەر لە پیاوەکان زۆر باشتر نەبوو بن لە پیاوەکان کەمتریان نەکردووە ژنی زۆر بە توانای وەزیرمان هەبووە بەڕێوەبەری گشتیمان هەبووە مامۆستای زانکۆمان هەبووە بەڕێوەبەری بەشمان هەبووە زۆر بە کورتی ئەگەر بکرێت بە دێڕێکیش بێ زۆر باشتر چکە یەک خولەکەم ماوە بۆ سەبری خان هێشتا ژنێک چاوانە خۆش بێ هێشتا ژنێک بۆی بچێتە پێشەوە بۆی ڕۆڵی هەبێ بۆەوەی پێشکەوێت پێویستی بەوەی پیاوێک پشتی بگرێت لەناو کای سیاسی باسەکەم ئەبێ حیزب پشتگیری بکات حیزب کاندیدی بکە ئێستا تۆ باسی هیلاری ئەەکەی هیلاری چێت کاندیدی کردووە حیزبەکەی کاندیدی کردووە کەی چ سەدەیەکی کە حیزبە سیاسیەکانی ئەم هەرێمە ئەگەنە ئەو قەناعەتەی ژنێک کاندیدکەن بۆ سەرۆکی هەرێم زۆر سوپاس دەکەم هیوادارم لە داهاتووە ژنێکە بێت کە خۆی کاندید بکات زۆر بە کورتی وەڵام بیتەوە هەر سەبارەت بەو پرسیاری لە کوێستان خانم کرد ژنان ئەبێت چۆن بن لەگەڵ یەکتر لە مامەڵەکردن لە کای سیاسی ڕاستە زۆر بە خۆت بۆ لە ناو هۆڵەکە ئێمە زۆر هەستمان پێ نەکردو نازانم لە ڕاستیەکە گیادگار طبیعەتی بەشەری هەر هەندێک ئیرەی بە یەکتر بردن و شت هەیە بەس بۆ بێتە زاهرە لە ناو ژنانە بەڕاستی یعنی من ئەتوانم بڵێم لە 14 ساڵیەوەتام لە ناو خەباتی سیاسیا بەردەوامم زۆربەی ئەوەندەی هاندانی ئەو ژنانی دەور و پشتم بۆ دەستی هەڵگرتن و یعنی ئافرینکردن و دڵخۆش بوون بە چالاکیەکان پیانۆ بینی و مە تاکتاکیش هەیە ئەوە طبیعەتە ئەوەنی کە لە ناو پیاوانە زۆرەیە زۆر جار پیاوەکانی شن یان ئەماکەن ئەم بەکارهێنانە خاڵێکی قسەکە لەسەرەوەی کە بەکارهێنرێن بەداخەوە یعنی خاڵێکی تر منەڵێم ڕۆژێ لەگەڵ پیاوێکی قیادی قسەم کرد لەسەر ئەم جۆرە وتی طبیعیە ئێمە تا ئەوێ لەگەڵ ئێوە هاوکارتان بووین کە وەکو بڵی جی بەزەیی بوون بێنە ئێرە لێرە ملبلانی پۆستەکانمان لەگەڵاکەن پێتانەڵین فەرموشتیوانیە کەواتە ئەبێ بە پلەی یەکەم خۆمان ئەهلیەت و شیاوی خۆ بسەلمێنی بەردەوام بچیتە پێشە دوو ئەمڕۆژ مداخەلە ئێمە بێ گۆڕانکاری فکری دروست ببێ سەقافی دروست ببێ کە بنەمایە بۆ سەر جەم گۆڕانکاریەکان من تێڕوانینم بۆ بەرامبەرەکەم جۆرێکە لە ڕووی فکرێ و بۆیە هاوکاری ناکەم بەس بۆ گۆڕانکاریم کرد جۆرێکی کە مامەڵێکم ئایدۆلۆژیای دەستیش تەجاوزکەین ئێمەی ژنان فراوانتر بتوانی پێکەوە بەڵێ سەبریە خان کوێستان خان زۆر سپاس بۆی کاتی بە ئێمەتان بەخشی سپاس بۆ بەشداریتان سپاس بۆ ئەو زانیاریانەی خستوتانەتە ڕوو لە بەرنامەکە هیوادارم کە دۆخی ژنان لە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ باشتر بێت بێگومانە بێت ژنان خۆیان ڕۆڵیان لە مەسلەی هەبێ بینەرانی عەزیز ناوبڕێکی کورت و لە تەوەری دۆم لەگەڵ کاک عوسمان کاروانی ئەندامی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان لەسەر کۆمەڵێکی تەوەری جیاواز قساکە لە تەوەری دووەم سڵاوتان لێبێت لەگەڵ مامۆستا عوسمان کاروانی ئەندامی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان بەردەوامە بین لەگەڵتان تەوەری دووەممان جیاواز لە تەوەری دووەم لە تەوەری یەکەم لە تەوەری دووەمە قسە لەسەر نەخشە ڕێگەی کاری هاوبەشی ئیسلامیەکان یاخود پارتە ئیسلامیەکانی هەرێمی کوردستانەکەین کە لە چەند ڕۆژی ڕابردوودا پێکەوە دانیشتنێکیان کردار یەک لە یەکگرتووی ئیسلامی کوردستان کۆمەڵی ئیسلامی لەگەڵ بزوتنەوەی ئیسلامی بۆەوەی نەخشە ڕێگایەکیان هەبێت بۆی بتوانن لە داهاتووە کاری پێکەوەیی
زیاتر و زەقتر و تۆختر بکەنەوە لە نێوان خۆیانە و بۆ ئەوەی لەسەر تەواوی کێشەکانی هەرێمی کوردستان چی ئەو کێشانی کە تایبەتە بە پارتە سیاسیەکان و پەیوەندیەکانیان چی ئەو کێشانی تایبەتە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بارودۆخی گوزەرانیان و خراپی دۆخی دارایی و مادی هاوڵاتیان هەرێمی کوردستان و چ ئەو کێشانەشی کە کێشەی دوورتر و داهاتوویتر و استراتیژیتر و ینی تایبەتن بە هەموو وڵاتێکی هەرێمی کوردستان کە تایبەتن بەسەر بەخۆی و ئەو پرسانی کە ڕبتن بە پەیوەندی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی بەغداد و ئەم پرسانە. من زیاتر ناڵم لە پێشەکیەکە مامۆستا عوسمان زۆر بەخێر بێی سەرچاوماتی هەر لە دوای ڕاپەڕینەوە یەکێک لەو ڕخنانەی لە پارتە ئیسلامیەکانە گیرایان وت ئەمانە منهەجیانێکێکە بۆ یەک ئامانج هەوڵەدەن بەڵام بۆچی دوو پارتی سیاسی و سێ پارتی سیاسی و جیاوازن و یەک لیستنین و دەنگی جیاوازیانەیە و تێڕوانینی جیاوازیانەیە بۆ کێشەکان. لە ئێستادا لەگەڵ ئەم دیداری ئیسلامی ئەبینی ئەوتر لە دوای ڕاپەڕینەوە قەت هێندە یەک دەنگ و یەک ڕەنگ و یەک هەڵوێست و پێکەوە کۆک نەبوون لەگەڵ یەکترا. ئەم دیدارە گرنگی چیە لە ئێستاە و بەنیازی چین لە داهاتوە؟ بەناوی خۆی بەخشندەی بهرەبان هەڵبەتە ئەم دیدارە بەرەنجامی ئەو هەوڵانەیە کە لە ڕابردوودا دوو کۆبوونەوەی تر پێشتر ئەنجام درراوە و ئەو کۆبوونەوانەی پێشوو کە کۆبوونەوەیکیان لە هەولێر بوو کۆبوونەوەیەکیان لە سلێمانی بوو کۆمەڵە بەرەنجامی لێکەوتەوانەیە ئەو بوو دەستەیەکی کاری هاوبەشی باڵا پێکێنرا کە بەرپرسی یەکەمی هەر سێ حیزبەکەی تێدا بوو پاشان دەستەی کارگەڕی پێکێنرا و پاشان کوبلەی کارێک بەرنمەیەکی کار بۆ ئەم دەستەی کارگەڕیە دانرا و پاشان پرۆژەیەکی نووسراوانێک کە وەکو ڕژنووسێک هێنرانە و ئەم دیدارەوە هێنرانە و دیدارەکەەوە ئەو دیدارە تەبانیەکێ لە گرنگەکانی ئەوەیە لەوەی کەوا توانی هەر سێرانە سیاسیەکە و سەرجەم ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی و کەسایەتیە ئیسلامیەکان لە کوردستاندا لە زاخۆتا کفری بەیەکەوە لە دیدارێکدا و گفتوگویەکدا کۆ بکاتەوانێ بۆی بتوانن لە داهاتوودا ئەم پرۆژە ڕێگایی کە دانراوە بۆ کاری هاوبەشی نێوان لایەنە ئیسلامیەکان تەبەنی بکرێت. ئەوە بوو لە دیدارەکەشدا کە باز ئەخیر بەلاغی کۆتایی دیدارەکە ئەوە بوو لەوەی کە بڕیاردرا کە ئەم پرۆژە ڕێگەیە پەسەند کراوە و پەسەندکردنی ئەم پرۆژە ڕێگەیە لە ناو دیدارەکەدا هەموو شتێکی تێدایە باز لە بواری سیاسیا تێدایەتی و باز لە بواری پەروەردەیی ئەکات و باز لە ئامانجەکان و هەوڵەکانی داهاتوو ئەکات کە ئێمە چیکەین و چی نەکەین. ئەوە تعدیلاتێکی تێدا کراوە ئەو تعدیلاتە پاشان دەچێتوانێ بەردەم دەستەی باڵا کە دوو مانگ جارێک کۆ ئەبنەوانێ ئەو تعدیلاتانەی تێدا دەکەن و بۆ ڕایگەشتی پێچە ڕابگەێنرێت. باشە مامۆستا بەنسبەت نەخش ڕێگاکەوە ئاماژەت بەوەدا دوای تعدیلاتەکە دیسان ینی بڵێ پەسەند کراوە ئەم نەخشە ڕێگەیە. ئەم نەخشە ڕێگەیە وا ئەکا لە داهاتووە کە ئەم سێ پارتە ئیسلامیە بە یەک دید و تێڕوانین بچن بە پیری کێشەکانی هەرێمی کوردستانەوە لەگەڵ یەکێتی لەگەڵ گۆڕان لەگەڵ پارتی دابنیشن و گفتوگۆیانە بێت. بەڵێ هەربەتە هەموو دەرگاکان کراوەیە کاگیادگار هەتا کوێستا ئەوە ڕێگرنیە لە بەردەمانە کە هەڵوێستی سیاسی جیاوازمان هەبێت مەرج نییە کە هەڵوێستی سیاسی جیاوازمان هەبوو لە مەوزوعێکدا ئیتر لە هەموو شتەکان جیابینەوانەیە. ئەمە حاڵەتێکە ئەمە پێویستی بە قسە لەسەرکردنی زیاتر هەیە. ئێمە وەکو خۆمان وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستانەدا ئەگەر بۆ باس بکەم ئێمە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان لە سەرکردایەتی یەکگرتوو لە ئەنجومەنی جێبەجێکردنی یەکگرتوو ئەم مەوزوعەمان لای خۆمان کۆتایی پێناوە لەوەی کە ئێمە لەگەڵ هەموو ئەو پرۆژە هاوبەشەیەین کە لە دیداری ئیسلامیەکاندا پەسەند کرا و تەرەدودمان نییە لەسەر هیچ یەکێ لەو هەنگاوانە و ئامادەین لە یەکلیستیەوە هەتاوەکو یەکگرتنی لایەنی ئیسلامیەکان و تا سەرجەم ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی ئێمە هیچ تەرەدودێکمان نییە. هەنگاوەکانیشمان هەر بەرەوە ئەوەیە و هەموو ئامادەکاریەکمان تێدایە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان. باش مامۆستایەکێک لەو ڕخنانەی لە دیداری ئیسلامیەکان گیراوترا کە ئەمە دیداری ئیسلامی نەبووە دیداری حزبە ئیسلامیەکان بوو. ئێوە وەڵامتان چییە بۆ ئەم ڕخنەیە؟ وەڵاممان بۆم ڕخنێ ئەوەیە لەوەی کە ئەسڵەن ئەو لیژنە باڵایی کە هەیە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی دکتۆر خالید کە نوێنەرایەتی ڕێکخراوەکانەکە ئەندامە لە لیژنە باڵاکەیە و لە دەستەی کارگەڕیەکەیشە سێ لە ئەندامانی هەر سێ لایەنە سیاسیەکە دانراوە یەکێکی تر نوێنەری ڕێکخراوەکانە جارێکی تر برایەکی تر و لە ناو دیدارەکەشدا
لە سەدا 35 یعنی نزیکی 35 ئەندامی دیدارەکە 35 کەس لە ئەندامانی دیدارەکە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدینی و کەسایەتیەکان بوون کە هیچ پەیوەندیەکان بە حیزبە سیاسیەکانەوە نەبوو ئەو سێ حیزبە سیاسی کە هەیە و یەکێک لەو کەسانی کە دیدارەکەشی بەڕێوە ئابرد نوێنەری ڕێکخراوەکان بوو کە جەنابی دکتۆر خالید بوو. باشە چی بەنسبەت ڕۆڵی ناوەندە ئەکادیمیەکان لەم دیدارەیە وەکو زانکۆکان وەکو پەیمانگەکان؟ ئەو کەسایەتیانەی کە بوون لەوێدا بۆ نمونە کەسایەتی تێدا بوو ئوستازی جامیعە بوو، کەسایەتی تێدا بوو لەوەی کە مامۆستای پەیمانگا بوو، کەسایەتی تێدا بوو مامۆستای ئاینی بوو، ینی هەموو جۆرە کەواتە ئەستەکەن سەرکەوتوو بوون لەوەی کە تەواوی ئەو پێکاتانەی کە خۆیان بە موسڵمان ئەزان لە هەرێمی کوردستان لای ئێوە جێگەی بۆتەوە لەو دیدارەیە؟ ئێمە ناڵێین تەواو، ئێمە ئەڵێن زۆربەی ئەو پێکاتانە، ئێمە ئەڵێن زۆربەی ئەو پێکاتانەی کە لەناو کۆمەلگەدا هەیە و حەزی لە نزیکبوونەوەی لایەنە ئیسلامیەکان هەیە و بەم پرۆژەیە دیدی ئەخوات هاتۆتە ناو ئەم دیدارەوە هاتۆتە ناو ئەم پرۆژەیەوە، واتە بڵێ تەواو بە شێوەیەکی مطلقی ئەم قسەیە ڕاست نییە، بەس ئەتوانی بڵێ زۆربەی زۆری ڕێکخراوەکان و کەسایەتیەکان هاتوونەتە ناو پرۆژەکە. باشە مامۆستا عوسمان، یەکێک لەو ئاستەنگانەی لە بەردەم کاری پێکەوەیی لایەنە ئیسلامیەکانە جیاوازی تێڕوانینیانە بۆ کێشە سیاسیەکان. هەرێمی کوردستان لە ئێستادا بەدەست جۆرەها قەیرانەوە ئەناڵێن، لە قەیرانی سیاسیەوە، لە قەیرانی ڕێککەوتنی لایەنەکانەوە، لە قەیرانی دانیشتنەوە، لە قەیرانی پەرلەمانەوە، لە قەیرانی سەرۆکایەتی هەرێمەوە، لە قەیرانی داراییەوە، قەیرانی موچەت، ئەوەی ناوی قەیران بێ ڕووی لە هەرێمی کوردستان کردو. پارتە ئیسلامیەکان تێڕوانینی جیاوازیان هەیە بۆ چارەسەر، ینی لە ڕابردووە ئێوە تۆمەتبار کراون کەوەی بەوەی کە نەرمن، کەمیان ڕەون، کە توند نین لاینەکانتانە لە هەڵوێستەکانتانە. لەولاوە بۆ نمونە قسە لەسەر کۆمەڵی ئیسلامیەکرێت کە تونترە لە هەڵوێستی، گەر من ورتری بکەمەوە ئەوترێت یەکگرتووی ئیسلامی لە پارتیەوە نزیکترە، کۆمەڵی ئیسلامی لە تێڕوانینەکانی گۆڕانەوە نزیکترە. ئەمانە چۆن ئیحتیواکەن لە داهاتۆ، چۆن ئەیگرنە خۆتان بۆ ئەوەی بە یەک پاکێج و یەک جۆر بیرکردنەوە بچن بە پیری کێشەکانە؟ کاگەدگار یەکەم هەر پارتێکی سیاسی سربەخۆ بیر ئەکاتەوە. واتای سربەخۆ بیرکردنەوەی ئێمە یابرایانی کۆمەڵی ئیسلامی کاتێک کە سربەخۆ بیر لە بڕیارێک ئەکەنەوانێ، بڕیارەکە ئێمە ژوو یەکگرتووی ئیسلامی کوردستان کاتێک کە بڕیارێک ئەدەین بە تەبیعەتی حاڵ جاری وایە ئەم بڕیارە ئەگونجێ لەگەڵ هەنگاوێکی گۆڕانە، یا ئەگونجێ لەگەڵ هەنگاوێکی پارتیە، یا ئەگونجێ لەگەڵ هەنگاوێکی یەکێتیە. ئەمە واتای ئەوە ناگەێنێت تۆ کە لەگەڵ پارتیایدیا لەگەڵ گۆڕانایدیا لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان دایت، واتای ئەوە ناگەێنێت. ئێمە سیاسەتی سربەخۆی خۆمانەکەین، سیاسەتی سربەخۆی خۆمانەکەین لە سیاستکردندا. ئەلەم سیاسەتی سربەخۆکردنە لە داهاتوو بەرکەوتن ڕوونادات؟ گایگەرگار ئەگەر بۆ داهاتوو ئێمە لەسەر هەڵوێستە هاوبەشەکان، هەڵوێستە سیاسی هاوبەشەکان ئەبێ لێکتێگەیشتنی زیاتر لە نێوان هێز و لایەنە سیاسیەکانە دروست بێت. ئەگەر ئەم دیدارە بەرەنجامێکی ئیجابی باشی لێ بکەوێتەوانێ ئەبێ سەرکردایەتێکی هاوبەش دروست بێت. ینی خۆتان ئامادەکەن بۆ دانیشتان لەگەڵ یەکتر؟ ئەگەر قسەکەم تەواوکەم، ئەگەر سەرکردایەتی هاوبەش دروست بوو، ئەو کاتە بڕیارەکان لەم سەرکردایەتی هاوبەشەوە دەرئەچێت، ئەو کاتە بەریەککەوتن ڕوونادات. بەڵام هێشتا ئێمە لە قۆناغی سەرکردایەتی هاوبەشدا نین، هێشتا لەو قۆناغەدا نین، بۆ هێشتا هەر یەکەمان لە ماڵی خۆمان سیازە دەکەین. بەڵام هەوڵمان داوە ئاگا لە یەکبوونێکمان لە یەکتری هەبێت و ڕاوێژێکمان لەگەڵ یەکتری هەبێت لە کاتی هەر هەنگاوێکتا کە لەگەڵ یەکتریدا ئەینین. ئەمە مەوضوعێکی ترە و لێکتێگەشتێکی ترە. ئێمە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان لە ڕابردوو هەتا وەکو ئێستا تێڕوانینێکی سەربەخۆی خۆمان هەبووە بۆ کارەکان و ئێمە لە پرسەکاندا بەرژەوەندیەکانی گشتی خەڵکی کوردستانمان لە بەرچاو کردووە. چ شتێک لە بەرژەوەندی خەڵکی کوردستاندا ببێت، لە بەرژەوەندی پرسە نیشتیمانیەکاندا بوو بێت، دژ بووە بە بەرژەوەندی تایبەتی و حیزبی ئەم هەنگاوانەمان هەڵگرتووە. و لە زۆربەی پرسەکانیشدا بۆ نمونە ئێمە هەر سێرانی ئیسلامیەکە لە زۆربەی ئەو پرسانەیە بەیەکەوە هاوڕاین. بۆ نمونە لە پرسی دژایەتیکردنی گەندەڵی، لە پرسی ئەنجامدانی چاکسازی ڕیشەی، لە پرسی کاراکردنەوەی پەرلەمانە، لە پرسی پاراستنی بەرژەوەندی گشتەکانی خەڵکی کوردستاندا، لە پرسی لابردنی سەپاندنی پاشەکەوتی موچەدا، لە هەموو ئەم پرسانەدا کە پرسی گشتین بۆ ڕای گشتیە ئێمە هاوڕێین بێکەوە. پرسی لەو دیدارەتان پرسی یەکگرتنەوە چۆن باسکراوە ڕای ئەو سێ پارتی ئیسلامیە لەسەر یەکگرتنەوەتان چی بوو؟ ینی یەکگرتنەوەی کۆمەڵ و یەکگرتو بزوتنەوەی ئیسلامی لە داهاتووە.
ئەمە هەنگاوێکی سیاسیە هەنگاوێکی سیاسی چاوەڕوان کراوە هەنگاوێک هەموو دەرگایە کراوەیە کاگیارگار هەموو دەرگایە کراوەیە لە بەردەمی ئەم سێلایەنەدا و لە بەردەمی ڕێکخراوەکانیشدا کە و لە بەردەمی کەسایەتەکانیشدا کە بەشدار بوون لە دیدارەکەدا هەموو دەرگاکان کراوەیە بەڵام ئەوە یەکێکە لە خاڵەکانی ناو پرۆژە هاوبەشەکە یەکێکە لە خاڵەکان ئێمە پێشتر ئەبێ ئەو پرۆژە هاوبەشە کە هەیە تەبەنی بکرێت ئەبێ دانیشتنی زیاتری بۆ دروست بکرێت ئەبێ لێک تێگەشتنی زیاتر پەیامت گەشت کاتەکەم بۆی کاتەکە استیغلالکەم قسەتان لەسەر ڕێخستنەوەی نێوماڵی کورد کردووە وەکوم سێ پارتە ئیسلامیە بەنیازن چ جۆرە فشارێکی سیاسی بەکاربێنن بۆی ئەم نێوماڵە ڕێک بخرێتەوە هەتاوەکو ئێستا هەر سێلایەنە ئیسلامیەکە لە کوردستاندا هەر یەکە بە ئالێتی خۆی و بە ڕێگەی خۆی بە تەکنیکی خۆی بە جۆرێک لە جۆرەکان فشاریان دروست کردووە لەسەر ڕێخستنەوەی نێوماڵی بەڵام پێویست وەک پێویست نەبووە ئەنجام نەبووە نا فشارەکان وەک پێویستە بەس بەرامبەرەکان وەک پێویست گوێ ناگرن بەرامبەرەکان بڕیاریان داوە لە کوردستانە گوێ لە هیچ کەسێک ناگرن نەگوێ لە پارتی سیاسیەگرن نەگوێ لە کەسایەتی سیاسیەگرن نەگوێ لە ئەکادیمیەکانەگرن نەگوێ لە ڕۆژنامە نووسەکان و ڕۆشنبیرەکانی ئەم میلەتە ئاگرن گوێ بەس دەخۆیانەگرن و لە وڵاتی ئیقلیمیانە ئەگرن کە تەوجیهیانەکەن ئەمە مۆزوعەکە ئەگەر نا هەموو ئەم لایەنە سیاسیانە ئێمە و برایانی کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوە تەنانەت لایەنە سیاسیەکانی تریش هەر یەکە بە جۆرێک فشاری خۆیان کردووە لەسەر ئەوەی کەوا چاکسازی ڕشەیە ئەنجام بدرێت و بارۆخی نێوماڵی کوردی یەک بخرێتەوانێ بەڵام زۆر بەرامبەر بەم فشارانە زۆر دای لێ بڕەکەم ببوو لە بام قسێتەوە بەرامبەرەکانمان بەرامبەر بەم فشارانە کاکرێت زۆر بەداخەوە پرسیارەکەی منیش لەسەرەوەیە ڕێگەیەکتان بەکاریە ناوە خۆت ئاماژەی پێدەی ئەڵەی بڕیاریان داوە کە گوێ نەگرن لە سیاست هەمیشە پلانی بی هەیە بەنیازن پلانی دیکە بەکاربێنن بۆی فشار دروست بکەن یانە دەستەوەستان دانیشن و ئەڵێن وڵای گوێمان لێ ناکرد بەدڵنیاییەوە هیچ پارتێکی سیاسی دەستەوەسان دانانیشن هەموو پارتێکی سیاسی پلانی ئەی و بی و هەموو جۆرە پلانێکی تر بە دوای شاسی و دیشی هەیە وڵاتیان چاوەڕێی پلانی بیەوە بن هەموو ئەم حاڵەتانە لە کوردستانە هەیە بەڵام هەموو پلانێک لەگەڵ قۆناغی خۆیدا باسی لێواکرێت نەک لەوەی ئێستا من عەرزی جەناب باشە لەم قۆناغەیە باسی ڕفراندۆمەکرێت و باسی ڕفراندۆمەکرێت وەکو ڕێگەیەک بۆەوەی دواتر قسە لەسەر سەربەخۆیی بکرێت وەکو پارتە ئیسلامیەکان و بە دیاریکراوی وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان کە جەنابتان ئەندامی سەرکردایەتیە و حزبن تێڕوانینتان چییە بۆ ڕیفراندۆم و پێتان وایە کاتەکەی گونجاوە دواکەوتوین ئەبێت دوا بخرێت یان ئەبێت چی بکرێت لە ئێستا ئێمە پێمان وایە ڕیفراندۆم مافی هەموو تاکەکانی هاونیشتمانیانی هەرێمی کوردستانە ئێمە لە کۆنگرەی شەشەم و حوتەمی حیزبەکەماندا تاکیدمان کردوتەوانێ لەسەر هەوڵدان بۆ ڕاگەاندنی دەوڵەتی کوردی لەسەر سەربەخۆیی کوردستان هەموو ئەم شتانە ئێمە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان لەگەڵ یانداین و کۆتایی پێهاتەوە چونکە ئەوە لە کۆنگرەدا دەنگی لەسەر دراوە و یەکێکە لە خاڵە استراتیژیەکان هەرچەندە ئەگەر سەیری بارودۆخی کوردستان بکەیت بەڕاستی مەوزوعی ڕفراندۆم و ئەم شتانەی کە ئێستا بازەکرێت زۆر فرسەتی پێشووتر لە ڕابردووە لە دەست دراوە ئێستاش فرسەتێکی تر هاتوۆتە پێشەوانێ بەڵام ئەم فرسەتە ئەبێت یەکێتی و پارتی ژیرانەتر مامەڵە لەگەڵ ئەم بارودۆخەدا بکەن بۆی ئەم جارش دەبار نەچێت چونکە ئەگەر لێک تێگەیشتنی سەرجەم هێز و لایەنە سیاسیەکانی بۆ دروست نەبێت بە تایبەتی ئەو پێنج لایەنە سیاسی سەرەکی لە کوردستاندا پێم وانێ پرسی ڕفراندۆم بەو شێوەیە کە پیرسە سەر بگرێت بۆیە یەکگرتووی ئیسلامی کوردستان لە دوایمین کۆبوونەوەی سەرکردایەتی خۆیدا لە پاڵ ئەو کۆمیتەی کە بازەکرێت بۆ ئەنجامدانی ڕفراندۆم داوای کۆمیتەیەکی تری کردووە بۆ باشکردنی نێوماڵی کوردستان و کاراکردنەوەی پەرلەمان و باشکردنی پەیامت زۆر بە کورتی وەکو سیاسێک بۆ یەکێتی و پارتی چییە زۆر بە کورتی زۆر بە کورتی ئەمەوێ پێیان بڵێم لە ڕابردوودا حاڵەتێک ڕووی داوە حاڵەت هەڵەکانی ڕابردوو واز دەبێنن پەندی لێوەر بگرن بۆ ئەوەی داهاتوومان لە کیس نەچێت واز لە بەرژەوەندیە تایبەتیەکانی خۆیان بێنن لە پێناوی بەرژەوەندی گشتی خەڵکی کوردستان و لێک تێگەیشتنێک دروست بکەن و داهاتی کوردستانیش بخەنەوە خزمەتی خەڵکی کوردستان و چی دیکە نەیخەنە ژێر زەمینەکان و بۆ بەرژەوەندی تایبەتی و حیزبی خۆیان بەکاری لێن مامۆستا عوسمان کاروانی ئەندامی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان زۆر سوپاس بۆ ئەو کاتێک کە بە ئێمە و بە بینەرانت بەخشی ماندوو نەبن سوپاسانەکەم بینەرانی ئەزیز پاسی ڕۆژ لێرە کۆتایی هات ڕێزی یادگار فایق و تەواوی ئەم ستافە جوان و ماندوونە ناسە لە شاری سلێمانی و شاری هەولێر قبول بکەن تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرم ماڵی هەموو لایەکتان ئاوادان بێت خواتان لەگەڵ.